بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێ. ئەمڕۆ باسی هاوڕێیەتی دەکەم. هاوڕێیەتی کەسانێک بکەین لە ژیاندا کە شەرم نەکەین لە لای ئەوان باسی خواپەرستی و عیبادەت بکەین. هاوڕێیەتی کەسانێک بکەین کە دەبێ سەربڵند بین و شانازیان پێ بکەین و پێویستیشە ئێمە هاوڕێیەتی ئەو کەسانە بکەین کە هاوڕێمانن لەگەڵیانین دەبێ بۆ وفا بین. زۆر کەسێ ئێمە هاوڕێیەتی دەکەین بەڵام زۆر جار هەیە وەکو پێویست بۆ وفانینە، بۆیە دەبێ بە وفا بین، دڵسۆز بین، ڕازگۆ بین، هاوڕێی نیوەڕێگانە بین. جا من ئەمڕۆ گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری هەولێر تا چەند گرینگە لە ژیاندا ئێمە هاوڕێی نیوەڕێگان نەبین و کاتێک هاوڕێیەتی کەسێکیش دەکەین ڕازگۆ بین، دەستپاک بین، داوێن پاک بین. لەگەڵمان نابن. مام حاجی تەوەرەکە باسی هاوڕێیەتی دەکا. چێ بکەین هاوڕێی خۆمان لە ژیان؟ ئەگەر کەمەک بێت پێ سوپاس. وڵی کابراایکی هاوڕێ خۆت بێ ئیماندار بێ یەکەم ڕێکپێک بێ، ئایا شەریفی خۆی خۆش بێ، ئایا شەرفی عالەمیش خۆش بێ، ئەتوو ڕەفاقەتی دەبێ ئەو شخصانە بکەی. ئێستا لە حیاتەوە من یەک برادرم هەبوو، هاتچێ ماری من دەکات، هاتچێ ماری من دەکرد، هەتا ژنوایە دوایەکەتینە خزمەتکردی ژن و منداری ئاگەمە لە برایەتیش بڕا. یەک برادرت هەبوو؟ بە حیاتی یەک برادرم هاتچێ ماری دەکات، هاتچێ ماری سخەم پێ بوو، ئەوی سقەی بەم بوو. بەڵام داوەشی ژنمان هینا و کەتینە دوو کاسبی هەنجینە ئاگەمە لێک بڕا. چەند گرینگە هاوڕێیەکان لەگەڵ یەکتری ڕازگۆ بن، فرت و فێڵ لە یەکتری نەکەن. زۆر شەرتە ئەوڕۆ لە سەتاییەکی ڕازگۆ و ڕێک و پێک و ئیماندارە ئەویدی هەمووی فرت و فێر چیە سەتاییەک لۆ ئۆهالی ها لۆ گەیشتنەوە ڕۆژەی وڵی بەشەر بەخۆی خراپ بووە. زرۆف هەر زروفی زەمانە خوار خوای جاران پێغەمبەر خۆشەویست جاران بەڵام بەشەر بەخۆی خراپ بووە. خراپ بووە؟ ئەرێوەڵا بەشەر بەخۆی خراپ بووە. باسی هاوڕێیەتی دەکەم زانم ئەمگۆ چەند دەبی برادری یەکترینە؟ والله مێژە چەند دەبی چەند سال؟ 19 سال دەبی. 19 سال؟ باش ئوستاز دەبی سیفەتی هاوڕێ چۆن بی لەگەڵ یەکتری؟ والله دەبی خلاص بلەکەتی باش بن لە یەکتری. ئەرێوەڵا ئێوە نزیک 20 ساڵە 10 ساڵە چەند دەبی هاوڕێیەتی؟ والله لەگەڵ مامۆستای تقریبان 10 سال بەس هایتم 50 سال دەبی برادرما. 50 سالە برادر؟ وای لە 6 و 8 زیاتر. چی وای کرد ئاوا تەمەنێکی زۆر هاوڕێ یەکتری بن؟ والله برادر بوون لەگەڵ اتفاقمان بوو، یعنی زۆر برادرێتمان باش بوو، یعنی هیچ مشکلەمان لەگەڵی نەبوو، یەکدیمان قوور دەکرد. هاوڕێی جاران ڕازگۆ نەبوون لەگەڵ یەکتری؟ بارێ. ئێستا ئەوە مایە؟ ئێستا بەس مادەیە. بەس مادەیە؟ نییە. تۆ دەبینە لەو زروفەی دەبینی هەیە برای دەکوژی، برا باوی دەکوژی، یعنی آخر زمانەکەیوە. جاران هاوڕێکان لەگەڵ یەکتری بوون وعد و بەڵێنیان بە یەکتریدا دایان بردە سەر، بەڵام ئێستا لە نیوەی ڕێگا بەجێت دێڵێت. وای ڕاستە بە. سلام علیکم مامۆستا. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. باسی هاوڕێیەتی دەکەم. بەڵێ. هاوڕێیەتی دەبێت چۆن بێ لەسەر چ بنەمایەک بێ؟ بەڵێ. خۆی تەنیایی بەس بە خوای باشە. چونکە ئینسان بوونەوەرێک شێوەیە کە دەوێت بە کۆمەڵ بشی. ئێمە هەموویمان دەمەوێت ئەگەر بینی ئێرکوانە کەسی لێنەوی زۆر ناخۆشە. دەبی حتممە لەسەر ئەو کۆمەڵە برادەرە هەموو ڕۆژێ دێنی ئێرکوانە لەبەرەوەی کە برادەری یەشین باوەڕش پێک دەکەین. باوەڕش بە یەکتری دەکەن؟ باوەڕش بە یەکتی دەکەین ئاخر ئەگە باوەڕ نەکەی ناتوانێت لەگەڵ یەکەشی ببێ برادەر، کە تەجروبەی دەکەیت تاقی دەکەی و بزانێ ئەو برادەرە لەگەڵ تو دەگونجێ یان خیانەتت لێ دەکا یان قسە لێ وەردەگری یان تەمەشای وەچی گۆتی بە هەدەفەچی نائینسانی دەیەوێت لە تو نێزیک بیتەوە. ئەجا دەبی ئینسان زۆر دەقیق بی، ورد بی لە هەڵبژاردننی برادەری. بەێ دەڵێ دەبی وردبی چۆن ینی وردبیتن چۆن هەڵی بژێری بنەماکانی دەبی ئەو کەسە سیفاتەکانی ڕازگۆی و دەستپاچی و هەموو بابەتانی ئەو شانە دەبی لەگەربی یەکەم شت ئەو کابراات درۆزن نەبی، یعنی شکۆ درۆ گەلک مشکلەیە ئەو کەسێک کە درۆی شکل هاشک یعنی هەموو زۆر شتی دەکاتن. دوایە کابراایەک بی
کە بترسێ کابراایك بی کە بترسێ چونکە ئەو کەسەی نەترسێ هەموو شتێکی خراپ دەکا قسەی لەگە برادری خۆم دەکەم هەزکم بزانم دەترسێ لە هەندەشتی بەرامبەر خوای گەورە بەرامبەر مسلمانان بەرامبەر کەس و کاری خۆی ئایا ڕەوشتی چۆنە هەرسوکەوتی چۆنە لە گەریان ئەگەر باش بی ئەوەش برادەرمە بەڵام ئەگەر هەستم پێکرد ئەوە لە ڕێگەی ڕاستنادەدا ئەو برادرم ناوێ و بە تەنیایەکە گەلە خۆشترە چونکە ئەوە تووشی هەلاکەتت دەکات تووشی تەنگ و سەڵەمەت دەکاتن دەربار دۆ شوێنێکی خراپ پارەت پێسەرف دەکاتن دەرباتە جێگایەکی وە ناڕێک وەچ گوتی پێ نایە باسی هەموو شتێکی بکەین ئەوانە چەند دەبی برادری چوونە وڵی ئەوانە نزیکەی هەندێکیان 30 ساڵە برادری من هەندێکیان ئارێ وڵڵە هەیە 30 ساڵە هەیە 20 هەیە دەیە ئەوانە هەموو برادریەکین چۆن ئەوانت ناسی چۆن بنە برادریەکان لە کوێن بەواستێ مەسەن من مامۆستا بووم هەندێک برادری مامۆستام هەیە ئەویش برادری هەیە ئەویش برادری هەیە یەکی دیکە مامۆستا مەسەرەندا خەریجی زراعەیە کوشتتوکاڵە مەزمعاتی دیکە ئەو هابووینەوە برادری یەکدری مادەم لەگە یەک گونجین برادرین بە کەچی یەک دێن لێک دەپرسین هەست بە خۆشی دەکەین لەگەریان دانیشین پێ دەکەنین وەختێکی خۆش بەسەر دەبین بە دڵتەنگ بین دێنەکەن یەکتری لە ئەوەی دڵما خۆشبی مامۆستا بابزانم چەندە گرینگە برادر لەگە برادری بۆ وەفا بیتن لە کاتی ناخۆشی بەهانایەوە بچیتن والله ئێستا بە حقیقەت کە برادری هەڵدەبژێری بە خۆی دەبی برادری وا بە خۆی هەڵبژێری کە هاوکەفی خۆی بێ ئەگە بە تەمەنشی لە خۆی گچکەتریش بێ یان گەورەتریش بێ دەبی ڕازگۆبی لەگەلی بۆی کە هەموو شتێکی بتوانێت لەگەڵی بترەچێنێ کە قسان بکە استیفادەی لێ بکە ئەو معلوماتانێ کە ئەو هەیەی ئالوگۆڕی پێ بکەن و استیفادەی لێ بکەن لە دنیاە و چەند گرینگە هاوڕێکت تا کۆتایی ڕێگاکەت لەگەڵت بێ لە نیوەی ڕێگا بەجێت نێڵێ ئەو ئاساسەوە هەموو برادێکی سا کە برادری خۆی هەڵبژار دەبێت لەگەلی بی حتا دەیبێنە قەبرستانی بەڕێ دەکا ماڵ ئاوای دەکا بە یەکجاری دەبی لەگەلی بی ئەوە برادرە نەکو برادری وەختی بێ ڕۆژێک لەگەلی تو دە ڕۆژ لەگەلی نەبی لە دوای خۆی زەمی بکاتەوە یان ئەوانە بکە ئینسان دەبی برادری هاودەمی خۆی هەبێ و جیاوازی هەیە ئێستا لە بینی برادری ئێستا و برادری قدیم جیاوازی مامۆستا مەسەلەن ئەتو برادری منی سەفەرێکی لەگە دەکەم تێت دەگەم یان بەجید دێلم یان تون دەدگرم ئەوجا لێرە میم چ چێرە هەم برادەرەکان متمانە زۆر گرینگە ئەتوو متمانەی خۆرە دەستنەدێ ئەمری خۆم لە دەست نەدەم ئەوجا خۆی متمانە لەگە هەموو نەوعشی دەگرێتەوە لەگە برادری لەگە ئیشی لەگەشتەشکە ئەوە هەز ناکە ئێستا متمانەکەم بوویتەوە هەرنی ماشەڵڵا زۆر کەم بووە ئەوی بتەمەنەکان باشە بەس ئەویدی سبحان الله سلام علیکم بەهەوسام چۆن دەڕوانیە هاوڕێیەتی هاوڕێتی پیرۆزە بە پیرۆزی دەزانم بچی بازیان کرد ناتانیسان بە تەنیا بژیتن ئەگەر لەگەی کەچ دەژی دەبی سوودی لەوەربگری سوودی هەبیتن تێدەگەی و یعنی بەکەلکرد بێ لە ژیان لە ڕۆژ لە کاتی تەنگانە بەکەلکرد بێ لە کاتی خۆشی و ناخۆشی لەگەرە دەبیتن بۆ ئێستا بۆنەوەی ئێستا زۆر جاریان با بڵم بە منداڵەکانی خۆت دەربارەی هاوڕێتی چیان پێ دەرێ بە تایبەتی ئەم زۆر باز دەکەم لەکەم دارەکەم دەرم کوڕم ئەو برادەرەکان ئەم نەهیتم ئەتو نان ناس حەز دەکەم لەگەرم بێ وەرە با بچین برادەرەکانی بین و برادەرەکانی من منداریان لە گەروان ئەنگۆش بەردەوام بیتن پێیان بناسیێنی ژیان ئەو وایە ئەوان لەگەر نەوعی هەرسکۆ دەکەن جیاوازە لەگەر هەرسکۆتی ما ئەمە تەمەنی مە جیاوازە لەگەر تەمەنی منداڵ یانەوە گەنجەکان لەسەر بنەمای ئەتاری و نازانم شتی بەسی شتها برادرن کەم هەیە لەسەر پێدوانی برادر کاریگەری فکریش لەسەر بەرامبەرەکەی دەبی ئەگە برادری باش بیتن با برادری خراپش خراپ وەی دەجێڕ بخۆرە برادری باش لە بۆ ڕێگای باشی پێنیشانداتن بەس ئێمە دەبی هەوڵدێن باشەکان هەر بژێری نەخراپەکان ئەمە لە عمری بەناوە نەما برادری ڕام ئەوەی هەیەمە برادری باشە ئەمە تەجربەشی باشمان هەیە دەستی برادرت ئەو محدودە برادەرەکانی معنی ئەوانەی کە زۆر خەڵکی دەناسین بەس برادەرمان نییە خەڵک زۆر دەناسین بەس برادەرمان نییە ئەوانی برادەرن کەمە
والله هاوڕێ زۆر شت دەگەینێ هاوڕێیە لە براتی هاوڕێەیە هەیە لە خزماتی هەیە لە پیشەیە بەڵام من هاوڕێم شتێکی جوانە گە هاوڕێتی بەڕاستی لەسەر ڕێ حەق بی لەسەر ڕێکی پاک بی جوان بی شتێکی زۆر جوانە لای من هاوڕێتی لەسەر ڕێگای حەق بێ بەڵێ ئەگەر لە حەقلات دایت هاوڕێتی نامینی تا چەند گرینگە ئەوانەی کە هاوڕێی یەکترین ڕازگۆ بن لەگەڵ یەکتری و هاوڕێی نیوە ڕێگانە بن ئەخرەگە ڕازگۆی نەما کەواتە هیچ معناک نامینی بۆ هاوڕێتی تێدەگەی ئەگەر ڕازگۆتی لە بنچینە لە ڕاستیدا ڕاستیەک نەبێ بنچینەی حەقی نەبێتنەوە نیشانەی هاوڕێتی نیەوە هاوڕێی مەسلحەت نەبێتن ناوە ڕیایە شتەکە هەر دەبێتە ڕیای شتێکی دنیاییەوە بڕوای تو چەندێک ئەوانەی کە پابندن بەدینەوە لەگەڵ یەکتری هاوڕێی بە وفا دەبن هەم بۆ دنیا هەم بۆ دواڕۆ سوودیان بۆ بالفعل ئەوانە زۆر لە حقیقەتە زۆر ئەوانەی کە لەسەر حەقن کە لە لای دیانەتەوە زۆر متەدەینن ئەوانە زۆر پارێزراوترن لەوانەی تر ڕاستی بوێ هەیە ملحیدە هەیە هەر بێدینە ئەوەی کە خوانە ناسێ معنا برادێراتیش نامینی معنای هاوڕێتیش نامینی ئەو کەسانەی کە دیندارن و پابندن بە ئاینەوە چاویان لە ناموسی هاوڕێیەکەیان نییە چاویان لە شەڕەفی هاوڕێیەکەیان نییە بەڵکو وەکو شەڕەفی خۆی تەمەشای دەکاتن 100% ئەوەی نوێژ بکات لە خوا دەترسێ ئەوەی کەلیم و شادە بینی لە خوا دەترسێ هەرگیز تووشی غەڵەتی نابی هەرگیز غیانەت لە هاوڕێی خۆی ناکە هەرگیز نابیتە دووبەرەکی دایمەن پێکەوە دەبن هەتا دەمرێ ژیانی شەر بە پێکەوەی جوانە ئێستا ئەو هاوڕێ باش و چاکانە زۆرن یان کەمن وڵای لە ڕاستیدا خۆشت دەزانی ئێمە یعنی جیلێکی وا هاتوتە دنیا ئێستا یعنی معنا نەما هەر ژیان معنای نەما نەک هاوڕێتی ینی بەش بە ینی لە خزمەکانی خۆم لەوانەیە نەتوانم تێکەلی هەموو کەسێک بکەم نەتوانم باوەڕی و سیقەم بە هەموو کەسێکە بیتن هەتا بگاتە هاوڕێک زۆر کەم بووە بەڕاستی زۆر کەم بووە بەداخەوە باش چاوەکەم براگەورەی دەڕوانی هاوڕێتی سلااو ڕێزمە لە قاناتەکەنە یاخۆ بە خێربێن ئەو قسەشی گەرە تایبەتە ئیشاڵە برادری ئێستا ڕێزمێ برادری ئێستاشی برادری جاران نەمەیە ئەمۆزا برادر وەختی خۆسی قەت هەبوو بە جیرانان جیران معنی چێ برادر وایە جیرانی ئێستا برادری ئێستا ڕێزمێ 600 تا هەفتە وشی وەفاوشی جاران نەمەیە لە بەرچێ ئەخیان تری برادری خۆی دەکە هاوسری برادەکەی خۆی دەکوژی ڕێی دەکەون پێکەوە ژیانیش خۆیان قڕ بەسەری کابرای دەباتە قوڕێلەوە بەدە بە خاتی نەفسەکەی خۆی ئەجددین ئەوەی نەگوتیە برادر ئەوەیە برادری شیریت بی وەیە برادبی ئەو براتی شیری بەس برادری شێی شیریە برادری بە وەفا زۆر جێگای شانازی لۆم دەگرشتی باش لۆم دەگرێت لە برایان باشترە برادری باش بەس برادری خراپ لە ژاری خراپترە برادری ئێستا سیقەن نەمایە کاکە زمانی خۆی ڕێزمەیە لە 2000ەکان هەتا ئێستا ئەمن برادرم زۆرە براد بەزوشی جاران نەمایەتێک تاکە شخصمێ برادرمە والله با نبتە درۆ ئاشازری سێ برادری شخصی خۆمەیە سێ خۆشم دەوێت سیقەم پێەیە بەس برادری ئێستا وشی جاران نەمایە برادری ئێستا خیانت لێ دەکا برادری ئێستا دەرب لێ دەداکە برادری ئێستا وەرە ڕێزمێ دوو برادرە سێ برادرم پێکەوە یەکیان بەشەر دەینی لە بینیان دەبتە منافق مشکلان لە بنی بیا دەکات خێزانەکەی جوانە بە خوشکم بی دەری ئەوە ژنی فلان کەسی جوانە کورە کوڕم عیبە شتە برادر ئەوە برادرە یەک شیربی یەک پشتبی فەرقت چی لەگە برادر وز برادرە بەس ئێستاکە ڕێزمێ برادری ئێستاکە چۆنی بۆ هاوڕێکانت تۆ وڵی بەخۆ ماعت خۆم ناکەم بە برادەکەم ئێستا لۆ دەکەم تەلەفۆنیان لۆ دەکەم لە چیان ویست ئەمن لۆیان بکەم ئەوکەی بە من بکرێ ئەوکە پێشم نەکرێت لۆیان دەکەم برادریشمێ وڵە خێزانشی سیز بۆ چوملۆشمی نایتەوە لۆ چێ سیقەی بە منە بۆ مشکلەیە بوو بە میگۆتیە مشکلەکەی خوای گەورە مدارە چیە گوناحە تو بقسەی ئینسانێکی منافق خێزانی خۆتێک دەبابی منە وڵی وە نییە ژیانت تازە هەم ئینسانە خەڵەت دەکە تەنیا بەس ئەڵڵا نەبی وەس خوا نەبی ئەمش خەڵەتیم کردیا هەموو کەسە خەڵەتی دەکە قابلی خەڵەتیش هەم کەسەکە بەس هەزار گوناح یەک تۆبە بەس ئینسانی ئێستا برادری ئێستا زانی کۆبرام بەخوای هەموو مەسلحەت و لە دوو ناموسی عالەمی ڕێزمێ برادری ئێستا وەرە سیقەت بەچابی بەڵاهی وەختی خۆی بام لە چۆ بریندینایە لەگە جیرانە دادنیشتێ مەشان چای لە ماریمای دەبیت جیران ئەوە جیران و برادر معنی برادر چییە بەس ئێستا کەمەیە ئامۆزا برادری ئێستا هەموو مەسلحەتی ڕێزمەیە 50 بە خۆی پێ دەرم برادری ئێستا وەفای نەمەیە زۆر دەگمەنە زۆر بە وەفا کمە خزمەکەی خۆت باشترە لە بێگانەی بەس ڕێزمێ ئێستا جیرانی ئێستاکە برادری ئێستاکە برادرە تووشی بەرات دەکە ئاگدار بە برادرە تووشی خەڵەتت دەکە ئەگە برادر پیاوی تووشی ڕێی باش پێپشاندا زێ باش پێپشاندا ناتباتە فلان زێ فلان زێ فلان زێ ناوەکە نارم لە بە قەناتەکەتان بەس برادری ما ئەو دەرمانە داکو باب ئاگەی لە هیچ نییە
ئەگە داکو باب ئاگەلێ ئەولادی خۆی بی ئەولاد خۆڕی نابێ من ئەلێ چار کوڕم هەیە کوڕەکانی خۆم دەبی لەم پیاوتر بشانازیان پێ دەکەم کاک ئەیاد و کاک ئەیمن و کاک ئەریاس و کاکە نەس کاکە نەزم کچکەیە ئێستا بڕۆ گەڕەکەی بزانە کوڕی منە ئەو دەرێ ئۆ وەڵی کوڕشی ئەخلاقی بە ئەدەب ئەو لۆ ئەدەبی داک و باب ئەساسە بەس منداری ئێستا برادەراتی ئێستا وشی جاران نەمەیە ئامۆزا بەسە هەندەی برادر وڵی سارەک و هەندێکە بەڵام وەک براینە لۆ دەری وەک براینە لەبەرەوەی لە زۆر شتی لێک نزیشین ئاراەکانمان لێک نزیکە و زۆریش پێکەوەینە تەنها ئەوەندەیە ینی ئارە برادری یەکتری ببۆرە وڵاوە برادری لە ئەوروپا هاتەوە لێرانە بۆ جەبرا کوڕەپلکەکەم لە گەروی بوو ئیتر تعارفەکمان کرد ئیتر بووینە برادر کوڕەپلکەم چوە ئەوروپای ئەوە ماوە لێرە لۆمنی بەجێشتە برادر دەبێ چۆن بی لەگەڵ یەکتری برادر دەبی مادەم بەیەکەوە هەردەسمدان دەبێت هەموو کاتێک ڕازگۆبی لەگەیەک درۆی نەبی لەگەریەک غەش و خیانەت نەکا هەموو کاتێک دەبی لە کاتی پێویست بەهانایە بچی بەێ چەندێک پێ دوای ئەوانەی بەڕاستی برادری یەکترینە لە ناخۆشی لە تنگانە دەستی یارمەتی دەینتە پێش و بە فعلی یارمەتی دەدا نەک تەنها بە قسەی طبیعی ئەوەی برادری ڕاستەقینەبی دەبی وا بکە بەڵام لەو زمانەی بەڕاستی عنی وە بزانم زۆر کەم بووە شتا بەڵام ئەوەی کە برادری ڕاستەقینەبی و لە گەریەکبی بە هەموو شێوازەک یەکتریان خوێنبیتەوە برادراتی بکەن کەمە بابزانم لەسەر چ بنەمایەک تۆ هاوڕێ هەڵدەبژێت تەنها ئەوەی کە ڕازگۆ بێ و حەقبێژ بێ یان دەبێت سیفەتی دیکەشی تێدا هەبی نەخێر ئەگەر لە سەرەتادا لەو شەکەی ورد بینەوە بە جوانی تێزەکی زانستی لە بۆ بکەی تێزەکی زانستی لە بۆ وشەی برادر کە لە زمانی کوردیدا باوە یعنی برای دەرێ نەک برای ماڵەوەت لە داک و بابت بی ینی برای دەرێ کە دەرەی برادر کە لەو وشەی ورد دەبیەوە باشە من ئێستا کە لەگەر کاکمەلای کە پێکەوە هاتیینە دەرێ من برایەکەی خۆم کە لە داک و بابمە ینی ئێستا بەهانای من وەدەیان ئەوە بەهانای من وەدەی ئەوش خۆی لە خۆیدا پرسیارە ینی لەسەر تێزە کە شتێکی ڕاستەقینە کە وجودی هەیە ئەویش تەنها ئاراە بەڕای من کەمە ئاراەکانمان لێک نزیکە و زۆر ینی یارمەتی دەری یەکترینە لە زۆر ڕوانگەی ژیان پێدوانی ئەو هاوڕێیانەی کە پابندن بەدینەوە زۆر زاری وا هەیە لە برایەکت باشترە شەرد نییە یعنی ئەو کەسێک کە دینداربی لەبەرەوەی بە عکمیەوەی کە 25 ساڵ لە ئەوروپای ژیایمە فەرمووەوە تا دوو ماگ لەمەوە پێش برادرم هەیە ئەوروپیە نەک یعنی کە لە ئەوروپای ژیابی هەر بەخۆی ئەوروپیە هاتی سەردانم دەکات کە کابراایکی بێدینیشە ئەو دەستەواژە ئەوانەی کە پابند بەدین نەک تەنها بڵێن کابراها زۆر زیاد دەڵێن مسلمانە مەبەستم ئەوەیە کە مسلمانە و پابندە بەدینەکە بۆ منە لە ئاینی ئیسلام دەڵێ دەبی ڕازگۆ بی حەق بێژبی چاو لە ناموسی بەرامبەر نەبی بۆ وەفابی ئەوانەی کە پێوە پابندن ئەوە طبعا بنەمای هاوڕێیەتیە یعنی بنەمای هاوڕێیەتیە کاتو لەسەر ئەو بنەمایی دەتوانی هاوڕێیەتی کەسێک بکەی کە چاوی لە ناموست نەبی ڕازگۆیانە زۆر بە واقع بینانەبی لە ژیان بڕوانی ئەخر ئەو ڕۆکە کاکە تەماشاکە ینی ئەو کەسانەی کە لە واقعی ژیان دەڕوانن زۆر کەم بووینە بەڕاستی زۆر کەم بووە فەرمو ینی هەموو شتەکانمان لە پێش چاوە کە خەڵک لە دنیای سەرمایەداری چی دەکا دەپرسم جیاوازی چییە لە بینی ئەوانەی کە ئێستا هاوڕێتی یەکتری دەکەن و ئەوانەی کە جاران هاوڕێتی یەکتریان دەکەن ئایا هەمان وەفا و سۆزی جاران ماوە ئەمن یەک نمونەی بچووک باز دەکەم بەعام نەک بەیەک دەبێ من ئێستا مالم لە شوێنێکە هەموو کات حەز دەکەم ئینسانی دیندار و ئینسانی مسلمان جیرانم بێ چکو تەمینم لە مالەکەم لە خێزانەکەم لە کچەکەم لە هەمووی ینی ئەوە لەلایەک داینێ بەڵام ئەوەی کە پێشترێ زۆر متەمەسک بوون بە دینەکەی زۆر متەمەسک بوون بە دینەکەی لۆیش ژیان جوان دەگوزەرا بەڵام ئێستا سەتا نازانم برێم چەند ینی متەمەسک نییە بە دینەکەی لۆی ئەو هەموو کێشە و مەشاکی لەو شتانەمان دێتەوە سەرێ بەڕاستی ئەمە لە وڵاتێکی مسلمانین هەمومان مسلمانین کەس و کارمان داکوبابمان کوڕ و کچمان بەڵام متەمەسک نینە بە دینەکەی ینی وەکو پێویست نین
بۆیە ئەو هەموو کێشە مەشاکلەوە کاتی پێشتر بۆیە متەمەسک بوون بە دینەکان دەیگۆ ئەگەر شەقێکی لە یەکەکی بدەیت خی گەورە ڕۆژی قیامەتە ڕدەگرێت و شەقە لێ دەداتەوە لی نەدەدا ئێستا دەتکوژی لەسەر جادەی و دەڕۆ نازانێت قەتل شە دەری ئازایەتە. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان ئەوانەی کە هاوڕێی ڕاستەقینەی یەکترین ئەگەر لەسەر بنەمایەکی ڕازگۆی و حەق بێ پەشیمان نابنەوە و ئەوانەی کە لەسەر بنەمای دینداری هاوڕێتی یەکتری دەکەن نە لە دنیا نە لە دوا ڕۆژ پەشیمان نابنەوە بەڵکو شانازی بە یەکتریەوە دەکەن بەڵام ئەوانەی هاوڕێی نیوەڕێگان بەڵام ئەوانەی هاوڕێی مەسلحەتن بێگومان لە دنیادا ئینسان پەشیمان دەبێتەوە کە هاوڕێتی ئەو جۆرە کەسانە دەکاتن تزا بگا بە قیامەت جا بۆیە زۆر گرینگە بە وردی و زۆر بە جوانی بزانین هاوڕێتی چێ دەکەین چێ هەڵدەبژێرین چێ دێنینە نێو خانەوادەی خۆمان و زۆترین کاتەکانمان لەگەڵ کام هاوڕێیە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ